أقسم بالله العلي العظيم. ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی 255 ئەندام لە کۆی 329 ئەندام متمانەی بەخشیە سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو مستەفا کازمی لە کۆی وەزیرە پێشنیازکراوەکان 15 وەزیریان متمانی پەرلەمانیان بەدەستهێنا و 5 وەزیریان ڕەتکرانەوە. پۆستەکانی وەزارەتی دەرەوە و نەوت دواخران بۆ کاتێکی تر چونکە نەتوانرا ڕێکەوتن بکرێت لەسەر ناوی پێشنیازکراوی کوتلەکان. کوتلەی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالکی و هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد، بەڵام ئەوە نەبووە هۆی پاکخستنی کۆبوونەوەکە. لە کۆی 3 وەزارەت کە پشکی کووردە تەنیا کاندیدی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون و شارەوانیەکان کە نازەنین محەممەد وسووە لە پارتی یەکلایی کراوەتەوە. الغالبية العظمى من النواب تمت الموافقة. پاژەوەی لە پرۆسی دەنگداندا توانی متمانەی زۆرینە بۆ ئەو پۆستە بەدەست بهێنێت، بەڵام عەبدوڕەحمان مستەفا کە کاندید بوو بۆ پۆستی وەزیریداد لە پشکی کورد تەنیا 2 دەنگی بەدەستێنا، دەنگدان لەسەر پۆستی وەزیری دەرەوەش کە هەر پشکی کووردە و بەرپارتی دەکەوێت دواخرا. کازمی لە لاپەڕی خۆی لە تویتەر سوپاسی هەموو ئەوانەی کرد کە پشتیوانیان لێکردووە و هیوای خواست هەموو هێزە سیاسیەکان یەکڕیز بن بۆ ڕوبەڕووبوونەوەی لەمپەرە سەختەکان کە بریتین لە مەترسیەکانی بەردەم سەروەری عێراق و ئاسایش و سەقامگیری و پێشکەوتنی بەرنامەکانی. بەر لە وەرگرتنی متمانە کازمی لە ڕاگەیاندراوێکدا حکوومەتەکەی بە حکوومەتی چارەسەر ناوبرد، نەک حکوومەتی قەیران و بەڵێنیدا بە پەلا هەوڵی چاری کێشە دژوارەکان بدات، بە تایبەتی ڕێخستنەوەی خەرجیەکان و دانووسان بۆ بەدەستێنانەوەی پشکی عێراق لە ناردنەدەرەوەی نەودا. هەروەها بەڵێنیدا بە هەڵبژاردننی پێشوەختە لە دوای تەوەبوونی یاسای هەڵبژاردن ئەوەشی ڕەت کردەوە کە عێراق بکرێتە گۆڕەپانی دەستدرێژیەکان. لە کارنامەی حکوومەتەکەی مستەفا کازمیدا بە 2 خاڵ باسی پرسەکانی پەیوەست بە کورد و هەرێمی کوردستان کراوە. خاڵی یەکەم دەڵێت حکوومەتی فیدراڵی بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان و ڕێزگرتنی ڕێکەوتنەکانی نێوان هەردوو لە بەپێی دەستور لە پێناو بەدیهێنانی بەرژەوەندیە باڵەکانی وڵات و یاخستنی توانەکان لە هەموو بوارەکاندا. لە خاڵی دووەمیشدا هاتووە کە حکوومەت لەگەڵ پەرلەمان کار دەکات بۆ دەرکردن و پێشخستنی یاسای پێویست بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان حکوومەتی فیدراڵی و پارێزگا ناڕێکخراوەکان لە هەرێمێکدا بەپێی بنەمای لامەرکەزێتی ئیداری کە دەستور پاڵپشتی دەکات بە جۆرێکەدا بەشبوونی یاسایی دەسەڵاتەکان و دەزوەرنەدان گەرەنتی بکات. دەرچوونی کازمی و کابینەکەی لە کۆسپی متمانە سەرەتای گرفتەکانە چونکە عێراق بە دۆخێکی فرەڕەهەندی قەیراندا تێدەپەڕێت کە دیارترینیان بریتیە لە دابەزینی نرخی نەوت و بەردەوامی پەتای کۆرۆنا و ململانەی ئەمریکا و ئێران لە ناو عێراق و ناوچەکەدا، دەرکەوتنەوەی داعش و پاشەکشەی هێزەکانی ئەمریکا لە زۆر ناوچەی ناوەڕاست و باکووری عێراق، هەروەها تووڕەیی شەقامی عێراقی و متمانە نەبوونیان بە سیاسەت مەداران و پارتە سیاسیەکان. ئەو دۆسیانەی سەرەوە هەریەکەیان بەسە بۆ ئەوەی حکوومەتی بێهێزی ئێئتیلافی عێراق ڕاگرێت، بە تایبەتی گەڕانەوەی چالاکی داعش لە کاتێکدایە کە ئێران ویلایەتە یەکگرتووەکان بەوە تۆمەتبار دەکات ئامادەکاری دەکات بۆ هاتنەوەی داعش، بەڵام لەگەڵ ئەوەی بەرپرسانی ئەمریکا ئەوە ڕەت دەکەنەوە ئێران بە یارمەتیدانی میلیشیاکانی ناو عێراق تۆمەتبار دەکات. ئەوە لە کاتێکدایە هەندێک لە چاودێران دۆخەکە بە ساڵی 2014 دەچوێنن کە حکوومەت داخوازی سێگۆشەی سونەی پشتگوێ خست و داعش لەو هەلەدا دەستی بەسەر ناوچەکەدا گرت. ئەمە لە کاتێکدایە کە داواکاریە کۆنەکان و وێرانیەکانی دوای داعش و ستەمکاریە تایفیەکان تا ئێستاش بەردەوامن و زەمینەی لەبارن بۆ گەشەی دووباری تیرۆرستان. وا بڕیارە لە مانگی حوزێراندا دانووسانی نێوان بەغدا و واشنتۆن بۆ ئامادەکردنی پرۆتۆکۆڵێکی نوێ دەست پێ بکات کە ترامپ و تیمەکەی بەهۆی کەمپینی هەڵبژاردنەوە سورن لەسەر ئەوەی گوشار بخەنە سەر عێراق بۆ دوورکەوتنەوە لە ئێران کە بە دڵنیاییەوە عێراق ناتوانێت بچێتە ژێرباری داخوازیەکی لەو شێوەیە، بە تایبەتی دوای بڕیارەکەی پەرلەمان بۆ چوونە دەرەوەی هێزە بیانەکان لە عێراق. ئەوە لە کاتێکدایە هەواڵگری و هێزی ئاسمانی عێراق بەبێ ئەمریکا ناتوانن جەنگی دژە تیرۆر بەڕێوە ببن، بە تایبەتی چوونە دەرەوەی ئەندازیارانی ئەمریکی نۆژەنکردنەوەی فڕۆکەی F-16 عێراق پەک دەخات، بەوەش باڵادەستی ئاسمانی عێراق بۆ جەنگ کۆتایی پێدەهێنێت. پرسیارەکە ئەوەیە ئایا کازمی چۆن سەر لەو مەتەڵە دەردەکات و بە چ شێوەیەک دەتوانێت باڵانسەکە ڕاگرێت؟ داهاتووی نزیک ڕوونی دەکاتەوە. لكن صريحا معكم السادة النواب ممثلي الشعب العراقي العظيم، لقد تشرفت اليوم